لەم تەمەنە بەهاریە کاکە ئومێد بۆ جێگەشتی ئەوەندە شیرین بووی لامان ڕۆیشتنت تاڵی پێچەشتی من دڵنیام عەشقی هونەر لە قوڵایی دەرون تابوو من دڵنیام خۆری وەفا لە جوانی چاوەکان تابوو بەڵام چی بکەم لە دەستپایز گوڵی ناکام ئەوەرێنێ هێشتا وادەی کۆچت نەبوو مەرگ هەنگاوت بۆ دێنێ مەرگ بۆچی وازوو هاتی ڕۆحی ئومێدت لێبردین دڵمان مات و خۆریش ئاوا تارێکی دەرونی گرتی مەرگ هێندە بێڕەحم بێ ڕۆح لە جەستە بکاتەوە قەت ناتوانێ ڕوخساری تۆ لە چامان دوور بخاتەوە مرۆڤ کاتێک لەدایک دەبێت تا ئەو ساتەی ڕۆحی لێوە دەگیرێتەوە نازانێت قەدەر چی لێ دەکات و بەرەوکوێی دەبات لە ژیانیشدا هەم شیرینی و هەم تاڵیشەیە کامە بۆ کۆی مرۆڤەکانە بەڵام هەندێک کەم و هەندێک زیاد ئومێدی کەریمی کاتێک لە سنوورە دەستکردەکەی کوردستان لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە هاتە سلێمانی 9 ساڵ لەمەوبەر بوو ئومێد بە کۆمەڵێک مێدەوە هات و دەیویست خەون و ئاوەتەکانی لەو بەشە ئازادکراوەی کوردستاندا بەدیبێنێت بەڵام ئومێد لە هیچ کات و ساتێکدا و نەلای خۆی و نەلای هاوڕە و دۆستان و خانەوادەکەشی وەبیردا نەدەهات ئاوا تەرمەکەی بە هەمان شوێندا بەرەو زێدی لەدایکبوونی بڕاتەوە ئومێدی کەریمی تەمەن 28 ساڵ ئەو بەر لە دەستپێکردنی کارکردن لە کێنێندا پێش کەمتر لە ساڵێک بە ئومێدێکی زۆرەوە دەستی پێکرد ئەو هەر زوو بۆ ئەو کارمەندەی کارەکانی زۆر بە جوانی و بەبێ ماندووبوون ئەنجام دەدا بەشێکی زۆر لە پەیامنێران و ئامادەکاری بەرنامەکانی کێنێن ئومێد کەریمیان بە کامێرەمانێکی گرنگ و پێشکەوتوو دەزانی بۆیە زۆربیان ئارەزویان بوو لە ئامادەکردنی راپۆرتەکانیان یان بەرنامەکانیان ئومێد لەگەڵیان بێت ئومێدی کەریمی کاری زۆر کردووە لە کەناڵی کێنێن بەڵام بەداخەوە ئەم بەرنامەیە کە بەرنامەی خەڵک و حکومەتە دوایین بەرهەمی کاکە ئومێد کەریمیە ئەم بەرنامەیە بە چاو دەستی ئومێد کەریمی و کامێرەکەی ئامادەکراوە دوای ئەوەی بەرنامەی خەڵک و حکومەت تۆمار دەکات لە دۆڵی مەلەکان ئێوارەی 18/6/2014 ئومێدی کەریمی لە ناحەی سمێلان نەخۆش دەکەوێت و بەپەلە لەلایەن هاوکارەکانیەوە دەگەێنرێتە مەڵبەندی تەندروستی ئەو ناحەیە بەڵام لەبەر خراپی باری تەندروستی ڕەوانەی نەخۆشخانەی فریاکەوتنی سۆران دەکرێت و لەوێ تا درنگانی شەو دکتۆر و کارمەندەکانی ئەو نەخۆشخانەیە ئەنجامێکی وایە نەدایە هاوکارەکانی کە تا بزان ئومێد نەخۆشەکەی چییە مایەوە تا بەیانی لە نەخۆشخانەی فریاکەوتن بەیانی 96 ڕەوانەی نەخۆشخانەی ئاشتی دەکرێت لە سۆران لەوێش هەندێک پشکنینی بۆ دەکرێت بەڵام دکتۆرەکان دەردی ئومێدیان چارەسەر نەکرد بۆیە ئومێدی کەریمی لە دوانیوەڕۆی هەمان ڕۆژدا واتە 96 گیان لەدەست دەدات ئەمەش دەبێتە هەواڵێکی دڵتەزێن و جەرگبڕ بۆ هەموو هاوڕێ و دۆستەکانی ئومێد گەنجێک لە تەمەنی پەپولەیەکدا بە زووی بۆ چاوی کێنێن بۆ هاوڕێی ڕۆحی کارمەندەکانی بۆ ئەو کەسەی بە کۆچی دوایی برینێکی قوڵی پرسچۆی کردە کەناڵی کێنێن و کارمەندەکانی ئیتر ئەو ئومێدەی کە ئومێدی گەورەی بە ژیان هەبوو ئەو ئومێدەی کە کارەکەی خۆشەویستین شتی بوو ئەو ئومێدەی بەردەوام ئەویست هەموو هەورازەکانی ژیان تێپەڕێنێت ئێستا ئەم دارەمەیتە چاوەڕێی لاشە بێجانەکەی دەکات ئیتر ئومێد بۆ هەتایە جێهێشتین بەڵام تەنها بەجەستە چونکە ئومێد هەموو سات و کاتێک
یادەوەریەکانی لە بەرچاوماندایە. شەوی 19 لەسەر 26 درەنگانێکی شەو تەرمی ئومێدی کەریمی گەیشتەوە دەروازەی سلێمانی. لەوێ کۆمەڵێک لە هاوڕێ و هاوکارەکانی چاوەڕوانی ئومێدیان دەکرد لەگەڵیدا بوون تا گەیشتە پزیشکی دادوەری سلێمانی. لێرە هەموو کەس و کار و دۆستانی چاوەڕێی بوون. دوای ڕۆژێک 26 تەرمی ئومێد کەریمی بەرەو زێدی لەدایکبوونی بڕێکرا. کاوڕێ و هاوکار و خزمان و دۆستان و کەسوکاری هاوسەفەری ئومێدی کەریمی بوون بەرەو شاری بانە. ئومێد لەم دەروازەیەوە بە یەکجاری ماڵ ئاوایی لە باشووری کوردستان و هاوڕێکانی کرد. ئەوانەی کە لەگەڵ ئومیدابن هەموو وەکو ئومید ماشانەکەم هەموو وەکو ئومید بۆ منوانانێ ئەوانەی کە ڕێزیان ئومید گرتووە ڕێزیان لە من گرتووە هەتا مردن مەمنونیان هەم هەتا من زیینوە بم ئەوانش وەکو ئومید ماشاکەم. ڕێز و سڵاوم هەیە بۆ هەموو دۆستان و ئازیزان کە نەک ئەم دووسێ ڕۆژە ئێمە 2 ساڵە ئەمە وەکو بەداخەوە فیلمێکی دووبارە کراوە کە ئێمە پارێکە هەر لەم وەختانەیە تەها جوانە مەرگمان مردەوە لەو ڕۆژەوە تا ئێستا و ئەمەش کە هەردووکیان وەکو ناکاو کتوپڕ بەسەر ئێمە هاتن. دۆستانی ئێمە ئازیزانی ئێمە لە سلەیمانی لە هەولێر لە هەموو شارەکان لە هەموو کاناڵەکانەوە لەگەڵ ئێمە بوون بە خەممانەوە بوون. سپاسی هەموو لایەکتانەکەین سپاسی یەکەیەکەتان دەستان ماجەکەین. من لەلایەن خۆیەوە لەلایەن لە ماڵەوە کە پێم وایە ئیتر منە ماڵی ئەو باوکی دایکینی هەموو ئێوە عەزیزی ئێمن برای ئێمن کەسی ئومیدن کەسی تەهان ئێمە لە سپاس زیاتر شتێکمان نییە بۆی بڵێم. ئیتر لێرەوە ئومێد وردە وردە نزیک دەبێتەوە لە زێدی خۆی. شاریبانە و گوندی بۆیەن باوەشیان بۆ ئومێد کردەوە. تای کەریمی لە ڕۆژی 29 پێنجی 2013دا بەڕووداوی هاتوچۆ جانی لەدەستدا بوو. مردنی تای کەریمی کە کاری سینەمایی و دەرهێنەری دەکرد خەسارەتێکی گەورە بوو لە بواری سینەمادا. بۆیە لە گۆڕستانی سلێمان بەگەوە سەری هەڵبڕی و سڵاوێکی لە برا غەریبە جوانەمەرگەکەی کرد و وتی برا ئومێدی کەریمی وەرە منیش چاوەڕێتم با لێرە بەیەکەوە کارەکانمان تەواو بکەین. ئومێد بەڕێکەوت دوای ئەوەی لە مزگەوتی گوندەکەی خۆی لەبانە ماڵ ئاوایی کرد و بەرەولای تای کەریمی بۆ دوا ماڵی خۆی هەنگاوینا. ئیتر ئێرە بووە دوا مانزڵگەی دوو برای ئازیزی یەکتری بۆ هەتا هەتایە یەکیان لە ئامێز گرت. وەکو ئەوەی قەدەر بیەوێت دوو برا لە تەنیژ یەکەوە دەبێت بۆ هەتا هەتایە بەیەکەوە بن. دەستی تەکتەکتان ماچەکەین سپاسی ماندووبوونتان ئەکەین خوای گەورە پاداشی هەموو لایەکتان باتەوە. دوای فاتحاکە کەوای خوێنم هەمووتان بەخوای گەورە سپێرم ئینشەڵا سبێنێ منتەزرتانی میوانە بەڕێزەکانمان کە لە دوورەوە هاتون بڵاوە نەکەن ئازیزەکان لە خزمەتیانە هەین و ئینشەڵا خوای گەورە جەزای هەموو لایەک باتە. لەگەڵەوە کە نەجارێک 1000 جار نە 1000 جار 1000 جار مەمنونی هەموو لایەکتان. دەستان ماجەکەم چاوتان ماجەکەم خۆشەویستی ئێمن گەورەی ئێمن عەزیزی ئێمن. من ڕاستی ئایسە لەباوێستا بووم
بیرم لە شتێکە کردەوە ئەم وەختێک تەهامان هێنا بۆ ئێرە زۆر گریا وەختێک ئومیدم هێنا زۆر نەگریا لەگەڵ ئەوەیە کە نەگریان تۆزێکیش حەسوودیم پێدی ئەو جێگەی من بوو ئەو نەخۆشبەخت بوو بە 28 ساڵەوە هات بۆ لای براکە کە 38 ساڵە بوو من ئەو نەخۆشبەخت نەبووم بە 48 ساڵەوە بێم بۆ ئێرە لێرا بووم ئێمە وەختێک کاکتەهامان هێنا بۆ ئێرە وتمان برایم خان میوانێکی خۆشەویستمان بۆ هێنا ئەم شەو بە کاکتەها ئەڵێن کاکتەها میوانێکی خۆشەویستمان بۆ هێناوی من پێم وایە زوڵمێکی زۆر گەورە ئەبوو ئەگەر ئومید لە هیچ کوێیەکی تر بمان ناشتە لە هەر کوێیەکی دنیا ئیلا لە لای کاکتەها گرنگ نییە لە کوێ بن گرنگ ئەوەیە کە لە لای یەک بن زۆر کەس پرسیار بکات لەوەی کە ئومێد بووای لێ چەند ڕۆژێک پێشەوەی ئومێد بمرێ لە بانە بووە لە ناو کەسوکار و خزم و ئەقیبای خۆیان بوو لە مانجی هەنگوینیە بۆ کەممان پێ دەڵێ ئومێد بەڵێ لەگەڵ من چوون بە بەرنامە من بەرنامانەیە لە تەلەڤیزیۆنی کێنێن تەمەن پێش ئەوەی کە بازەوە کەم بەناوی یەکە بە یەکەی کارمەندانی کێنێنەوە کە دکتۆر خۆی ئاگدارە هەمان لە بەڕێکردن لەگەڵمان نابوون پرسەی خۆمان لە سەرخۆشی خۆمان بۆ هەموو کەسوکار و خانەوادە و هاوڕێ و دۆست و هەموو خەڵکیبانە ڕاگەین چونکە ئەمە هی ئێمە هی ئێوە نییە چوارشەمە ئێمە چوین بە بەرنامەمان تۆمار کردووە تا لە سعات 5 بەیانی بەیەکەوە بووین دەرچوین گەیشتونەتە شوێنی مەبەست کە چەند گوندێک بۆ لێ بەرنامەکەمان تۆمار کردووە 8:30 بەرنامە کۆتای پێاتەوە هەموو ئیشەکانمان کۆتای پێ دۆستێکی وەکو ئێوەتی لە ماڵی ئێمە داواتن نانەخۆین میوانداریش پێکردین نانەکەمان خیار و تەماتە بوو دوای ئەوەی کە نان و چاکەمان لەو ماڵە خوار خیار و تەماتەکەمان خوارد ڕۆیشین بۆ ئێمە نووسنگەمانەیە لە قەزای سۆران نووسنگەی کێنێنە لەوێ دانیشتین چامان خوارد چون کابرایەکی کە لە ناحێگێ میوانداری پێکردبین ئێوە لای بووین لە نوێژی عەسر بەیەکەوە بووین نوێژی نیوەڕۆ بەیەک بووین ینی ئەگەر ئومێد لە چەمێک ئاوی خواردوێتە منیش خواردومە لەگەڵێ ئەگەر ئومێد چای لە قۆریە خواردو منیش خواردومە ینی ئەمە هەموو من لەگەڵ ئومێدا من چکە ئەو کامێرە چاوە کامێرەمانە لە سێمانە لەگەم ناتوە من وەکو خۆمی پارێزم زیاتری ژەی پارێزم چکە واجبی منە لە ماڵ لەو ماڵە دانیشتین نوێژی مەغریبمان کردووە بەیەکەوە قسەی خۆش و پێکەنی نەبوو ئومێد زۆری پێخۆش بوو لەگەڵ من نابێوتی من ناوچەی سۆران و ئەو دەڤەرەم نەبینەوە ئەمێ بیبینم چەند جارێکی کە بۆ بناری قەندیل لەگەڵ مادەوی حەزەکەم و ناوە بینم هەر شوێنێک پێی خۆش دوور بوانەی بینە بە منێ و دەوی وەرە با بێم لەگەڵتا ئەم جارە زۆری پێخۆش و بێ لەگەڵما کە چوینە ئەو ماڵە دوای ئەوەی نوێژی مەغریبمان کرد ینی لەوا بوون بوو بە تقریبا 8:04 گەشتونی و وتیان فەرمونیان حاضر بچنە هۆڵەکە بۆ نانخواردن ینی دەستمان برد کابرای خاوەن ماڵ مەرگەی بۆ تێکردین هەر کەسە بۆ خۆی مەرگەی پێڵاو دەمێش بەڵێ بۆی تێکردین دەستمان برد دەست پێ بکەین ئومێدوتی بووە من بووە ئەچمە دەرەوە دڵم مێشت دەستی بێرەوە گرت ئەچمە دەرەوە لە ماوەی دەقەونیوە کات 2 دەخا دەنگە پێیا بوو بە کوڕی ماڵەکەم و کوڕێکی گەنج وتم بڕۆ بزانە کوڕەمان چی لێ هات چۆت تا ئەو گەیشتە سەری گوێم لە دەنگی ئومێد بوو گەیشتمە سەریت ما ئومێد چییە وتی کاک عەبدوڕەحمان دڵم زۆرێشێت دڵم زۆری دەستی بەسەر و دڵیەوە بوو تۆزی ئام کە بەدەمچا لە هۆش خۆی چوو بدەمە لە هۆش خۆی چوو ئاماگە بەدەمچا بە پەلە خسمانە ئۆتۆمبیلێکەوە بۆ نەخۆشخانە لەناو ئۆتۆمبیلەکە زۆر ڕژایومێت ئەزەکەم لێرە بە ئێوەی بڵێم سەرۆکی پەرلەمانی کوردستان نامەیەکی ئاراستەی بنەماڵی خانەوادەمان کردو بەداخەوە لەبەرەوەی ئێمە لە ڕێگا بووین نامەکە نەمانتوانی بە ئیمێل بۆیان ناردین لەم ئەم شەوەیەکەینەوە ئەگەینە دەزانی بە بەو نەسا سەرۆکی پەرلەمانی کوردستان سەرخۆشی لە یەک بە خانەوادە و هەموو خەڵکی بانە و کەسوکاری ئەم کاکەومێ دەکات. شتێ وەکو پار زڕای تەلەفۆن هەواڵی دڵتەزێن فرمێسکەکان و مردنی خەونێک خەریکە باوەڕەهێنم کە وشەی بەخت لە دەفتەری چارە نووسماندا بەڕەش نووسراوە هێشتا فرمێسکەکانی پار چاومان تەڕ دەکا ئەزانم هی ئەم ساڵێکە بەلافاو کاکومێت ئەی تۆ پار نەتوت
نەتوت بە درۆ پێ بکەنن ئەگینا بەرگێ ئەم خەفەتە گەورەیە ناگرین ئەو نە بە درۆ پێکەنین زەردەخەنە لە خەفەتدا لێومانی بەجێهێشت ئەم ساڵ چی بکەین چی بکەین دوای چەند ڕۆژێک لە پرسەکەی لە مزگەوتی گوندی بۆیەنی شاریبانە بەشێکی زۆر لە هاوڕێیان و دۆستانی ئومێدکەریمی و تاکەریمی بە پێویستیان دەزانی بە وشەیەکیش بێت باسێک لە ژیان و کارەکانیان بکەن بۆیە بۆ ئێمە زۆر گرنگ بوو کە لەسەر گۆڕی ئەو دوو برا جوانە مەرگە چەند ساتێک گفتوگۆ بکەین لەسەر ژیان و کارەکانیان. بەخێر بێن سەر چاوەکان نازانم لە کێوە دەست پێ بکەم ئەوەندە قورسە نازانم لە کێوە دەست پێ بکەم بەس ئەوە زانم کە من لەگەڵ بنەماڵەی کەریمی تقریبا مانگونی وێ پێکەوە لەگەڵ یانبووینە سەر ئاخرین ئیش کاکتای کەریمی بە ناو 1970 شتێک کە زۆر گرنگ بوو بەلای کاکتا هەڵ باسەکە تێنمەوە سەر کاک ئومید کورد بوو ئەوەی کە ئێمە کورد شتێکمان هەیە منێ کورد ئەڕۆم بۆ تاران ئەڕۆم بۆ ناو تورکەکان ئەڕۆم بۆ ناو عەرەبەکان ئەڕۆم بۆ ناو هەرنەتەوەی گەڵی من کوردم جیلەکەم ئەمەیە نازانم هەڵپەرکێمان هەیە فەرهەنگمان ئەمەیە هەر ئەمانەیە خۆمان بناسێنین بە تۆنیە چۆن واقعەن نناسراوین لە هەر چوار پارچە خەمەکان کاکتا فکرەکەم ئەو ناسان کوردە بوو لەناو هەموو فیلمەکانیای بینی وە بە تایبەت فیلمی 1970 کە فیلمێک بوو لەسەر ئەنفال دەکەسێکم کە لە گۆڕە بە کۆمەڵەکان هاتوونەتەوە دەرەوە لەو ماوە یەکمانگونیۆ من زۆر شت فێر بووم شتێک کە فێر بووم لە بنەماڵەی تاهای کەریمی کە لەناو ماڵی خۆیانە لە سلێمانیە ئەوەی مانگونیوە لەوێ بووین دروست ژیانکردن بوو ئەو کە دروست بە دنیا بیرکەیتەوە ئەوەی کە وەکو هونەرمەندێک کورد بە تواو دنیا بناسێنی تواو مەبەست فیلم 1970 ئەوە بوو کە تواو دنیا یەک بار ئەنفال WW ئەنفالدات کام سێرچ بکەن زان ئەنفال چییە تواو شتەکان ئەمە بوو ئێتێرمەوە سەرەمە کە من وەختێ ڕۆژەش ئەڕۆیشتنە سەر تەسویر تا ئێوارە وەختی ئەگەڕاینەوە بۆ ماڵ کاکومید لەوێ بوو من فکرەکەمەوە تەنها کەسێک کە پشت تاهای کەریمی بە قورسیە گرت ئومید بوو ئومید کەریمی دروستە خەریکی ئیشی خۆی بوو خەریکی ئیشی فۆتۆگرافی بوو وەرە ئەم بینی سەعات 11 شەو لەسەر ئیشەکە هاتەوە ئێمەش ماندوو بووین هاتەوە بۆ ماڵ دەست تاهای کەریمی گرەبەر بۆ گۆشەی مشکلەتان نییە پارە فڵان من ئەمەوەی یارمەتی ئەم ئیشە بم یارمەتی ئەم فیلمە بم لەسەر 1970 یانەی جوو بوو بە قووەتێک ئەوە بوو کە هیچ کەسێکیش پارێکی بۆم ئیشە سەرف ناکرد من ئەم بینی لە چەند لاو خەریکە پارە کۆ کاتەوە بشکم ئەم فیلمە دروستکە جۆرگەلێ کورد بناسێنێ ئەو ڕووداوی ئەنفالەکە اتفاق کەوتەوە بناسێنێ بە تواو دنیا ئومید زۆر پاڵپشتی بوو هەتا من لە برادەرەکانتر MBC هەندێک جار کە مشکلەی پارەی هەبوو ئومید جۆرگەلێک ئەوەندە بە قوت بوو لە 1000 لاو ئیشیە کرد بشکم ئەو چتانە ئەو مەسروفات ئیشی تاکەریمە جۆر کات کە بشکم ئیشەکەی بەڕێوە ببات ئەحساسەکەم برایکم لە دەستاوە یعنی بەجددی ئەڵێم دروستە زۆر ماوەیەکی کورد لەگەڵ ئەو بنەماڵە بووم وەلێ ئەحساسەکەم دوودانە برای گەورەی خۆم لە دەستاوە تەناواڵم ئێمە ماڵێکمان بوو بە ناو ماڵی تاهای کەریمی لە سلێمانی ئیتر نازانم کێ قەرارە ببێتە ئەو پردا ببێتە ئەو واستە لە بینی هونەرمەندانی ئەمدی و هونەرمەندانی ئەودی و ئایا نازانم بۆ بنەماڵەی تاها کەریمی بۆ من بۆ ڕەفیقەکانی بۆ هاوشاریەکانی قەرارە کێ بە عنوانی تاهای کەریمی ئەو نەقشە کایە کات کە بتوانێت دیسانەوە ئێمە لە کناری یەکا قەرار بە دڵنیا بن یعنی من کە ئومیدم ئەدی ڕەنگە لە کناری تاها زۆر دیار نەبووە بەڵام ئومید یەکێ لەو ئومیدانەی ئێمە بوو کە لە حوزەی تکنیکی فۆتۆگرافی و کامێرامەنیا جیا لەوانیشە ڕۆح سووک بوو کوڕێکی پڕ ئەنەرژی پڕوزە بوو کە حەزیە کرد هەموو کارێ بکە لە مەدرسەی تاها لە مەدرسەی هەموو هونەرمەندانێک کە لەگەڵ تاها ڕەفیق بوون من نازانم چۆن بۆتان باس بکەم هیچ وەختێ باوەڕم ناکرد کە من کە هاتم بۆ سەر گۆڕی تاها دیسانەوە بێن بۆ گۆڕی یەکێکی تر وەکو تاها ناڵێم کۆپیک وەکو تاهایکی تر بە تایبەتمەندیەکانی خاصی خۆیەوە تایبەتمەندی جیاوازی بوو ئومیدیش
لە لای کتێش هاوکار ئومید بووم ئومیدیش کاری وێنەگرتنی یەکرد منیش وەکو وێنەگرێ لە ناو بڕێ لە فیلمانە بووم باسی تەها و باسی ئومید تەنیا نیە باسی بنەماڵێکە کە لە سلێمانیا شکڵی گرت جیا لەوەی کە لە داوێن دایک و باوکێکا بوون کە ڕۆحی گەورەیەکی دا بە و مناڵانە کە خەریکم باڵایانە کرد باڵایانە کرد بەرز بەرزیش باڵایانەکە جۆرێ بوو کە ماڵێکە بوویان لە سلێمانی بووە سێبەرێکەمانە بۆ زۆر بێ ئێمە ڕەفەقەکان هاوکارەکان کە ڕۆیشتین ئومید ئەخیرجار لە فستیڤاڵی دهۆکە بوو لەوێ بووم کە فیلمەکەم بوو ئومیدیش وەکو ڕێزلێنانی کە لە تەها هاوکارەکان تا بنە ماڵیان هاتوون لەوێ بوون ئەمری کە ئەو ئومیدەوە من چەند ساڵ ئەو بدایەتەوە کە ئەم ناسی ئومیدە ئێستا دوای کارە ساتەکەی تەهایش بووە بە چە کەسێکی تر چ ڕەنجێک گەورە و عەزیم لە دڵیا بوو بەڵام چە پیاوێکی موسەوەری تایبەتی تیادا تووەگەرێکی بوو سینەماکارێ بی کە خەمەکان تەها بتوانێت بکێشێتە تەسویرە ئەو شتەوە ئیسە بۆ منیش خەمە ئەو شتەوە بۆ زۆر بێ بەرادەرانمان خەمە تا تایبەت بوو ئومید ئەیتانی تایبەت بێ هاوڕێ تایبەتە فەهیمە خۆشکیان تایبەتە ئەبین ژنی تەها تایبەتن ئەمانە بەخاترەوەی کە لە فەزای کامانە خەریک بوون گەورە ئەبوون و هۆشیان بە یەکەوە بوو کە بە دڵنیاییەوەیژم بە خۆشتایی دڵمەوەیژم کە ئەگەر لەناو کووردا بنە ماڵانێک هەن کە وەکو بنەماڵە خۆیان معرفیەکەنەوە ناسنەوە شانازیەکەن بە خۆیان وەکو فەرهەنگ و کەلتوری کورد یەکێک لە ئەو هەرە بەرزەکان نەبوونەوە بنەماڵە ئەوەی بۆ ئێمە وەکو تیمی کێنێن یا خۆ کەناڵی کێنێن زۆر قورس بوو لەسەر شانمان بەداخەوە کە هەمومانی تاساند مردنی ئومێدی کەریمی بوو ئومێدی کەریمی لە کارەکانیا دیار بوو کە بەڵێ ئومێدێکی تەواوی بە دنیا بوو ئومێدی کەریمی کە لەگەڵ ئێمە دەرچوو بۆ کار دەیوت و دەمانزانی و لە چاوانیا دیار بوو پلان و بەرنامەی زۆر درێژخایانی هەیە بۆ ژیانی خۆی کەویست لە کارەکانیا لەم دنیادا جێگەی تای کەریمی بگرێتەوە نەوەکو بە زووترین کات بێتە ناو گۆڕێک و لە تەنیشت تای کەریمی ڕەخشێ مۆکوکێنێ نەڵێن ئومێد گیان قوربانی کامێرەکەی سەرشانت بین قوربانی ئەو دەسانە بین کە خەمی خەڵکت پێگواستەوە کە تۆ لە پڕبی بە خەم بۆ هەممان خەمت بۆ هەممان جێشت ئومێد بەڵێ تۆ لە ژێر ئەم گڵەدای بەڵام دڵنیا بە ئومێد تۆ لە ناو دڵمانایی و هەتا ناو دڵمانە ئەمێنیتەوە و هەربێ بمێنیتەوە بەڵێنت پێ دەدەین درێژێ بێدەری کارە جوانەکانی تۆ بین درێژە پێدەری ئەوە بین کە چۆن تای کەریمی و تۆ هەوڵتاندا کە میلەتی کورد لە کۆمەڵە شت ڕزگارکەن کە میلەتی کورد بە هەموو دنیا بناسیێن لە ڕێی کارەکانتانەوە ئێمەش هەمان پەیام و هەمان بەرنامەی ئێوەمانە بێت هەردووکتان ئومێدی کەریمی و تای کەریمی خواتان لەگەڵ ماڵ ئەوە